عەلیەمی ناسراوم بە هیوا دێگەڵی خەڵکی شارباژێرم لە شارباژێر لەدایک بووم کە گوندێکە لە منتیقەی سیوەیلی پێڵێن و ئێستا کارگێڕی لقی چوارم پێشتر بەرپرسی دەستگای گوڵان بووم دەستگای گوڵانی نیشتیمانی پێشکەوت و خواست ئێستا کارگێڕی لەقم و لە ناو بارگای لقی چوار داوام کرد. من لە ساڵی 1984 مانگی هەشت پەیوەندیم کرد بە پارتی دموکراتی کوردستانەوە ئەو کات بارگای ناوچەی چوارتا لە نەڵەس و بۆسکان بوو ڕێکخراوی بەرزنجە لێ بوو و من یەکەم وێزگەی ئاشنابوونم بە بارگاکانی پارتی دموکراتی کوردستان پەیوەندیم کرد بە دکتۆر فەرهاد کەرکوچی کە پێشتر بەرپرسی لقی 19 بوو ئەو لە ناوچەی کەرکووک بوو ئەوە بڕێن هەم ئەو کاتە برادرانی لقی سێژ لێ بوون پەیوەندیم کرد بۆەوە یەکەم جار و زۆر تەکلیفوانی لێکردم و پێیوتم کە تۆ مناڵی و چۆرە خوێندنەکە تاوکە ئیتر من پێداگریم کرد لە سەرمانەوە و بۆم بەستە نامەیەکی بۆ نووسیم بۆ ڕێکخراوی بەرزنجە چوومەوێ و دوایەوە لەوێشەوە هەر نامەیەکیان بۆ نووسیم و لەگەڵ دوو کەسا کە هەر بۆ خۆیان ئەڕۆیشن بۆ ناوچەی چوارتا لە چاڵەقەزێنە نامەیەکیان بۆ نووسیم بۆ کاک دەروێژ عەبدوڕەحمان ئاغا کە بەرپرسی ناوچە بوو کە ئەمە پەیوەندی کردووە و بەپێی ئەو نامەیە کە بۆ ناوچە و کاک دەروێژیان نووسی بوو من ئەو کاتە پەیوەندیم کرد بە ناوچەی چوارتا و بووم بە پێشمەرگە تەمان ئەو کات پێشمەرگایەتی کاچووی ئەوە نەبوو یەکسەر چەکت بنێ ماوەیەک لە بارگا ئەمایتەوە و نانە بردی بۆ بڵێن بۆ شەڕەکان و بۆ شوێنەکان و ئەو کاتی شەڕی نانوێراق دەستی پێکرد بوو ئەو ناوچەیە لە ژێر تۆپبارانی هەردوو لای بوو جاریوا بوو و هەم ئێران هاتبوو ئەو منتیقا ئەو کاتەوە فەجری چوار دەستی پێکرد بوو ئێران هەجومێکی کرد بوو یەکەم ئاشنا بوونی پێشمەرگایەتیم بە دوو شەو دوایەوەی کە بووم بە پێشمەرگە و بڵێن پەیوەندیم کرد تۆپبارانی ئەو ناوچەیە کرا کە ئەو کاتانی شتێکی ناخۆش بوو تۆ یەکەم جار بێ و تۆپبارانێکی قەستی و ناوچەیە کرا لەلایەن عێراقەوە ئێوە ئێرانیش هەجومیە کرد و من تەبەن بەردەوام بوو لە ناوچەی چوارتا هەتا ئەو کاتەی دوای ئەوە عێراق هەجومیێکی کرد و ئێران لەو منتیقە شکا ئێمە بارەکەکانمان تەبەن گواستەوە بۆ منتیقەی سوورەبان لێەوە بۆ منتیقەی چەمپارا و کە گوندێکی ڕۆژهەڵاتی کوردستانە هاوسەیە لەگەڵ سیاگوێز و ماوەیەک لەوێ ماینەوە پاشان بۆ بلەچێ دوای بلەچێت ماوەیەکەوە چەند مانجێک دوایەوە هاتینەوە بۆ سیاگوێز بۆ دەشتی سێفی پێڵێن لەوێ بارەگاماندانا و لەو کاتەیە بوو هەر تقریبەنی تر بەرەو 86وانە ئاژبوونەوەی گشتی بوو هەم بینی حیزبی سۆسیالیست و یەکێتی هەم حیزبی شیوعی و یەکێتی پارتی و یەکێتی و لەسەر دەستی جەناوی مام جەلال و کاکدریس دەتاران ڕێکەوتنێکی ئیمزا کرا و ئێمە ئەو کاتە هێزەکانی لقی چوار لقی سێ دابەزین لە منتیقەی ئێمە قاسمەڕەشەوە دابەزین بەرەو ناوچەکانی دەشتی هەولێر و لێوە پەڕینەوە بە مەسیرەیەکی زۆر هەتا هاتینە منتیقەی سەرگەڵ و بەرگەڵ و شەدەڵە یەکەم بارەگامان لە شەدەڵەدانا کە بارەگامان لە شەدەڵەدانا یەکەم جار لە مزگەوتەکەی بڵێن شەدەڵە بووین ئەو کاتە بەڕاستی بەهۆی شەڕی ناوخۆ بەهۆی ئەو ململانەی کە پێشتر هەبوو لە بینی حیزبە کوردستانیەکانە دابڕانێکە بوو ئێمە لەو منتیقە نەک بە کوڕێختن وەکو هێزی پێشمەرگە کە بە فیعلی لەو منتیقا بین بەڵام بە هیمەتی هەموو لایەک ئێمە ئەو کاتە تەبەن ناوچەی دوکانیش بە سەرپەرشتی بەرپرسیاتی خاڵە عەفانی ڕەحمەتی شەید خاڵە عەفان ئەوان لە زێوکە لە هەڵەدن بارەگەیاندانا تەمان ئێمەش بارەکەکەمان کە لە شەدەڵە بوو بەرپرسی ناوچە
کاکشێک جعفەر بوو باوکی ئەم شیلانکانی ئەندام پەرلەمان ئەو بەرپرسی ناوچەمان بوو و دوای ئەوەی ئێمە کە بارەگاماندانا هەم لە مزگەوتەکەش لە شەدەڵە گواستمانەوە بۆ شوێنێک پێڵێن بنتوی شێخی کانێک بوو لەوێ بارەگاماندانا و لەو ماوەیە بەشداری هەموو ئەو شەڕانەی کە بە هاوبەشی لەگەڵێکێتیا لە قوڵە سەوز قوڵە پوشێن سپیلک بەشداری و شەڕانەمان کرد هەمووی بە هاوبەشی ئەو کاتە حەزەکرانی زیاتر مەفرەزەکان وە شەڕەکان چالاکیەکان هاوبەش بێ بۆی ئەو تێکەڵاوی و ئەو ڕێکەوتنە بچەسبێ و لە سپیلک شەیدی قارەمان شەید عوسمان سەرگەڵووی کە کاجێڕی ناوچە بوو شەید بوو لە سپیلک لە شەڕێکی قارەمانانەیە کە سعات دەی بەیانی هجووم کرا بەو ڕۆژە ڕووناکە بۆ ئەو شوێنە سەختە کە شوێنی مقاویری پێ بوو ڕێبایی مقاویری پێ بوو ئێمە لەوێ ئەو شەیدەماننا پاشان ئێمە بارەگامان تەبەن هەر لەو ساڵەیە بارەگامان گواستەوە بۆ منتیقەی قەرداغ بارەگاماندانا لە منتیقەی شەمەوێلەکە یەکەم جار لە شەمە دوای ئەوە لەوێلەکە و ئەو هێزەی ئێمە هەردووە بە دوای ئەوە بەشداری شەڕی گرتنی ناحیەی قەرداغی کرد کە ئەو کاتە چالاکیەک بوو یعنی لە ناوچەکە دەنگێکی زۆری یابووە و حکوومەت بەنیاز بوو ئەگەر ئەو چالاکیە نەکرای لەو هەفتەیە بڵێن وەکو ئیدارە و هەموو دام و دەستگاکانی قەراقی بگواستایەوە ئیتر بۆی دەستکراوە بێ بۆ هێرش بۆ سەر و منتیقە بەڵام هێزی پێشمەرگە بەوەی زانی و بە هاوبەشی لەگەڵ هەم پارتی و هەم یەکێتی و حیزبی شیوعی و حیزبی سۆسیالیست بڵێن ناحیەکە گیرا کرا بە دوو لەتەوە ینی بە دوو بەرەوە بە سەرپەرشتی کاگازات قەرداغی کە بەرپرسی لقی سێ بوو بڵێن ئەو عملیە و ئەو چالاکیە گەورە گرتنی ناحیەی قەرداغ بە سەرپەرشتی کاگازات قەرداغی بوو و کاقادر بوو و برادرانی ناوچەی سلێمانی ناوچەی چوارتا ناوچەی پێنجوێن ناوچەی قەرداغ ناوچەی بازیان و برادرانی بکاک فەریدون جوان ڕۆیەوانە بڵێن کە لە منتیقەی هەڵەبجە هۆرامانەوە هاتبوون ئەو چالاکیەک بوو دەنگدانەوەی زۆری لێکەوتەوە چەک و تفاقێکی زۆر کە لەو کاتە بۆ پێشمەرگە پێویست بوو بڵێن دەستی بەسەرا گیرا و دەست پێشمەرگە کەوت ئەوە لەو چالاکیە تەبەن شەش شەیدی قارەماندرا یعنی ئێستا ناوەکانیان بە تەواوی و هەم برێنارەکانیش بەڕاستی بیرمە یەکێک لەو بریندارانە جەمال قادر بوو کە ئێستا لە ناوچەی بەکرەجۆی قاچێکی لە دەستدا لەو شەڕەیە و کاکتار سوڕەباتی هەر لەوێ برینار بوو و چەندین پێشمەرگەکە برینار و شەید بوون و چالاکیەک بوو بەڕاستی لەو کاتەیە یعنی دەنگدانەوەیکی بۆ پارتی ئیجەماوەری گەورەی هەبوو و بە دوای ئەوەش چالاکی سێهم کە بیرمێ لە ساڵی 1970 بەرەو 1970 ڕۆشتین گرتنی فەوجی دەربەن باسەڕە بوو کە فەوجێک بوو یعنی فەوجێکی سەخت بوو چەند جارێک یەکێتی هێرشی بۆ کردبوو وازدام دوو جار محاولیان کردبوو شەیدێکی زۆریشیان نابوو فەوجەکە نەگیرا بەڵام ئەخیر جار بە هاوبەشی لقی چوار و لقی سێ هێرش کرایە سەر و فەوجە و سەرجەم ڕەبایە و مقەرفەوج و سریەکان لە ماوەیەکی چەند سەعاتێکە هەمووی دەستی بەسەرا گیرا و لەوێش چەند ئۆتۆمبیلێک و چەکێکی قورس کە و کاتە زۆر ئێمە یعنی هێزی پێشمەرگەی بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان پێویستی بە و چەکانە بوو لەو چەند دوو چالاکیە دەست هێزی پێشمەرگە کەوت ئەوەش هەر دەنگدانەوەیەکی گەورەی هەبوو بۆ منتیقەی گەرمیان و ئەتا ئاچێتەوە دوو سوانەکە یعنی هێزێکی پارتی ئەو فەوجەی گرتووە ئەوانە ئێتر چالاکیەکان بەردەوام بوو دوای ئەوە ینی هەموو شەوانە هەموو هەفتەیەک چالاکیمان نەبوو مەفرەزا کرا بۆ عەربەت بۆ قەراڵی بۆ نەسر و باریکەوانە بۆ گرتنی ئەوانەی کە ئەو جاشانی کە خراپیان هەبوو مەفرەزە خاسە بوون تەنزیماتی ناوشار تەبەن دەستنیشانیان نەکردن چالاکیەکانیان تەبەن ئاسانکاریانە کرد هاوکار بوون بە شێوەی ئەوەی کە بەچایان بەدەرەوە بوو پێشمانەکەوتن و ئێمەش چالاکیەکانمانە کرد یعنی وای لێ هاتبوو ئەوەنە زەختی چالاکی هێزی پێشمەرگە پارتی دیموکراتی کوردستان لە بناری شارە زۆر زیایی کردبوو شەوانە هیچ جاشێک نەیەتوانی لە نەسر و باریکە بخەوێ لەوانە یعنی ئەچوونە عەربەت بیان بۆ لای خزمەکانیان دوورەکەوتنەوە لەو منتیقە وەکو وا بوو لەژێر دەستی هێزی پێشمەرگایە بێ و منتیقە
بەڕاستی ساڵی 86 و 87 بۆ هێزەکان دوای ئاشبوونەوەی گشتی یعنی بۆ چالاکیەکان بۆ ئەو نەبەردیانەی پێزی پێشمەرگە ئەینوان لە هەموو ناوچەکان ساڵێکی زێڕین بوو و بۆ گەشەکردنی هێزی پێشمەرگە ساڵێکی زێڕین بوو بە تایبەتی ساڵی 87 خەڵکێکی زۆر لە تەنزیماتی ناوشار لەو گەنجانەی کە دەستیان نەگەیشت بە هێزی پێشمەرگە و لە گوندەکان پەیوەندیان کرد تەنزیماتی پارتی وەم هێزی پێشمەرگە گەشەکردنێکی بەرچاوی بەخۆیەوە بینی. تەوان ئەو کات ئیتر دەوردە لە ساڵی 1970وانەیە چیمیابارانی هەڵەبجە دەستی پێ کرد، پاشان ئەنفالەکان دەستی پێ کرد. ئەنفالەکان کە دەستی پێ کرد ئەوان لە دۆڵی جاپەتیەوە دەستی پێ کرد و ڕۆژانە ئەوەی کە خەبەر بێ ماگەی لە ڕێگای بێسیمە بوو یان ڕادیۆیەکانی ڕادیۆی گەلی کوردستان و ڕادیۆی کوردستانەوە بوو، دەنجی کوردستان ئاگاداری شوێنەکانە بووین. بەڕاستی کاتی چیمیابارانی هەڵەبجە وەزعێکی ناخۆش بوو، یعنی ئێمە هەتا ئەوەی جیاز کراوتیان شتێکی وای و چێماباران کراوە بەڕاستی بۆ خەڵک بۆ هێزی پێشمەرگە بەڕاستی کارەساتێکی دڵتەزێن بوو. ئەوە هەردووا بە دوای ئەوە ئەنفالەکان دەستی پێ کرد کە ئەنفالەکان لە دۆڵی جاپەتیەوە دەستی پێ کرد، دوای ئەوە لە منتیقەی قەرەداخەوە دەستی پێ کرد بە تۆبارانێکی کەم. ئیتر وردە ناوچەی سلێمانی، ناوچەی پێنجوێن، ناوچەی چوارتا ئەوان لە دەرەوە فەقەرە بوون، ناوچەی چوارتا پێنجوێن، ئێمە لە شەمەوێلەکە بووین. هیچ هێزێشکە لە پێش ئێمەوە نەبووە هێزی پێشمەرگە، یعنی لە لای ئێمەوە دەستی پێ کرد شەڕەکە و بیرمێ یەکەم وێزگە ئەو ڕۆژەی کە شەڕ دەستی پێکرد ئێمە پشتمانەوە گیرا بوو شەو نەمازانی بوو. ئێمە قوتێکی زۆر کەمیش بووی نەگەوەی کە ئەوەی پێی بڵێن هێز، ئێمە چەند پێشمەرگەیەک بە پەنجەی دەست دەژمێردرێن لە ناوچەی سلێمانی و ئێمە سەرکەوتین بۆ شاخکە ئەو هێزەی ڕژێم شکا شەوەکەی هەم ڕەبایەکە و بیانەوت دەمەشێریان پێوت تقریبان شتێکی ئاوایان پێوت ئەو لووتکەیە ئەوێ گیرە، ینی ئێمە دەستمان بەسەر ئەوە شاگرت وە شەڕەکەی تر بەردەوام بوو وردە لە هەموو منتیقەکانەوە، لە منتیقەی دەربانی خانەوە، لە منتیقەی سەنگاوەوە، لە هەموو شوێنە قۆڵەکانەوە ڕۆژانە هێزەکان فشاریان هێنا. ئەوە بوو دوایەوە کە منتیقەی سەرکردایەتیەکێتی سقوتی کرد و پاشە قشەکرا بوو منتیقەی بڵین سەر حدودەکان بۆ شاناخسێوانە. ئیتر وردە یعنی عاز درا کە ئێمەش لەو منتیقەی ئینسحاب بکەین. یەکەمی ئینسحابمان ئێمە تەمەن چووینە منتیقەی چەمی سمۆر و ئەستێڵوانە. ئەو ڕۆژەی کە لە ئەستێڵ بووین شەوەکەی بە کیمیایی لە سێوسێناندرا و ئێمە هەم هێزی پێشمەرگە چوین بەرەو سێوسێنان، لەوێش تووشی شەڕێک بووین لەگەڵ جاشەکانی ئەو منتیقە کە هاتبوون بۆ تاڵانی ئەوانە شتی ناو سێوسێنانان هەموو کۆکردبووە کە بیبەن. ئێمە تووشی شەڕێک بوون لە ناو دێکەیە لەوێ ئەوە جاش و کوژراوانەشان لێ بەجێمە. دوایەوە ئێمە گەڕاینەوە بەرەو قۆپیوانە، ئیتر تەمەن هێزی دوژمن گەیشتە ناو قەرەداخوانە. ئێمە بۆ ئێوارەکەی لە منتیقەی بە شێویشی ڕێک و پێک هەموو هێزەکانی لقی سێ لقی چوار حیزبی شیوعی سۆسیالیزمێتی هەمووی لە قۆپی قەراکۆ بووە. بەردەوام فڕۆکەی دوژمنیش تەبەن قەسپێ کرد هەم لە منتیقەکانەوە ئەگەڕا. تۆبارانێکی زۆریشە بوو. ئێمە لە منتیقەی بڵین کچان و مەسۆی سەرچەم و ئەوانەوە بەرەو گەرمیان ئینسحابمان کرد بە مەسیرەیەکی تقریبەن 22 ڕۆژ 23 ڕۆژی لە منتیقەی هەولێر و مەلەکانوانەوە چوینە منتیقەی ڕزگە و مارەدووی قەڵات زێوانە پشدەر. ئەنجا لێەوە چوینە کوونەمشکانی منتیقەی سەردەش بە پێ، یعنی ئەو مەسیرەیەک ئەگەر هەر بەدەم یعنی ئاوە بە ئاسان بێ بیجێڕێەوە 23 ڕۆژ تۆ هێز بڕۆی، یعنی خێزانی عیلەی چەندین عیلەی پێشمەرگە بە سواری وڵاخەوە بێ 23 ڕۆژ بەبێ ئەگەر لە دەیەک بڵێن دامەزرایتە یان دەیەک چۆڵ کرابوو خواردنێکت دەستکەوێ، یعنی بەو شێوەیە بوو و ئێمە هەتا بیرمێمە دیلێکی زۆریشمان پێ بوو، دیلی پێشتر کە گیرا بوون ڕژێموانە ئەوانەشمان لەگەڵ خۆمان پێ بوو وەکو تۆقی لاتویتە بازیشیان ئەوانەی کە خراپوانە نەبوون وردە بەرە دران و ئازادەکران. تەمەن بەو مەسیرەی تر دوای ئەنفالەکان کە ئەنفالی بادینان دەستی پێکرد ناوچەکانی کە وە بە کیمیایی لە منتیقەی دێکانی هەولێریش درا. ئیتر دوایەوە
ئێمە بارەگامان چووە تەبەن منتیقەی سەرشیوی سەقز لە سەرشیوی سەقزەوە هاتینەوە منتیقەی پێنجوێن ئەمە ساڵی هەشتا تەبەن بۆ بازەکەم هاتینەوە چەمی شلێر پێڵێن شلێر و لالێر شێرە و لالێر بارەگای لقی چوار بە بارەگای ناوچەکان هاتە ئەو منتیقە ئەو منتیقەش تەبەن هەر ئەو کاتە شەڕی ئێران و عێراق وەستا کە شەڕی ئێران عێراق وەستا ئێران پیانەوە داقەبنشینی هێزەکانی جێڕایە بۆ سەر حدود بیرم ئێمە لەو کاتەشا لەگەڵ سوپای عێراقا تووشی شەڕێک بووین هەتا ئەو هێزەی دوژمن کە هاتبوو دیلێکی پێشمەگەیەکێتیان بەردەست کەوت بوو ئەو دیلەش ئازاد کرا لەو شەڕەیە و ئەفسەری ئەوەی بەرپرسی قووەتەکەی ڕژێن بوو ئەفسەرەکە ینی جەنازەکەی بەجێمە و دەردێمەکەوت وەیە لەو منتیقەش هەم دیسان بڵین کشاینەوە لەبەرەوە قووەتی ئێران کشایەوە پردەکانی شێتەقانەوە ئێمەش چەک و چۆڵەکانی کە بردوومان هەم لەوێ دامان نابوو ئیتر دەور دەگەڕاینەوە بەرەو سەرشیوی سەقز لە سەرشیوی سەقز گوندێکە پێڵێن شێرە ئایدی تەوەن سەقزە لەوێ بارەگاماندانە بارەگای ناوچەی سلێمانی لێ بوو ناوچەی چوارتا لێ بوو ناوچەی پێنجێنیش لێ بوو و پاش فترێک لەوێ چوینەوە منتیقەی سەقز ئیتر ساڵی هەشتا ئەخیری بارەگامان کە لە منتیقەی بانەوانە لە گوندێک بووین پاش چەندین بارەگا گواستنەوە تەوەن پێڵێن نەنۆر گوندێکە بڵێن هاوسنوورە لەگەڵ وێنە و دارۆخان ئەو لە ڕۆژهەڵات و لە باشوور بارەگای لقی چوار هەم لێ بوو لە نەنۆر بوو هەم بارەگەی ناوچەی سلێمانی لێ بوو بارەگای ناوچەی پێنجوێن و ناوچەی چوارتا تاوان بووم بە یەک هەردوو ناوچەکە بوو یەک ناوچە پیانەوە ناوچەی خەبات دەوان لە کەندەسوورە بوون کاک شەریف سەعید ئەو بەرپرسی ناوچەیان بوو و دوایەوە ئێمە دکتۆر عەلی باباشاوەیس ئەو بەرپرسی ناوچەی سلێمانی بوو ئەمری خوای کردوایەوە جەنابی کاک فازڵ فازڵڕەوف بووە بەرپرسی ناوچەی سلێمانی ماوەیەکی زۆر هەم پێشمەرگەیەمە یعنی ڕۆژانە دەورەی ڕۆشنبیریمان هەبوو کاک دکتۆر عەلی باباشاوەیس پیاوێکی دکتۆرای هەبوو لە هەندەسەی میعماریە لە رووسیا دکتۆرای تەواو کرد بوو هاتبووە پیاوێکیان ئەمە ئەندامی سەرکردایەتی پارتی بۆ ئەندامی کۆمیتەی ناوەندی هەم بەرپرسی ناوچەی سلێمانیش بوو پاشان بڵێن کا قادر بەرپرسی لەق بوو لەوێ ئەو کاتە ئیتر وردە عێراق هێرشی بۆ سەر کوێتوانە دەست پێ کرد ماوەیەکی زۆر بۆ خۆتان نەزانن کە ئەو هێرشەی دەست پێ کرد بۆ شاردنەوەی بە هەم قەرزەکانی بۆ دەستکەوتنی و خستنە سەر یعنی بۆ داپۆشینی ئەو وەزع ئابووری و شکستە سەربازەی کە لە شەڕی ئێران و عێراقا تووشی هاتبوو شەڕەکە کە تەوەن کوێتی داگیر کرد کۆمەلگای نێودەوڵەتی لە سەرویانەوە ئەمریکا و بەریتانیا تەوەن فشارێکی زۆریان لێ کرد کە بگەڕێتەوە و ئەخیر مەحاولەیان کرد هەموو وڵاتە عەرەبیەکانیان بڵێن بەگژا کرد ئاخری نەتەوە یەکگرتووەکان و سکرتێری نەتەوە یەکگرتووەکان چووە لای سەدام ئەو هەر سوور بوو لەسەرەوەی کە کوێت 19هەمین پارێزگای عێراقە بۆیە بڕیاری ئەوەیاندا کە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە هێرشی سەربازی لە کوێت دەریکەن و هێرشیان کردە سەری و بە شکستێکی گەورە لە کوێت دەریان کرد کوێتیان لەژێر دەستی دەرێنا دوایەوەی هەموو کوێتی تاڵان کرد عێراق هەم بە ژێرخانی ئابوووریەوە بە بینایەوە بە مەسلەی پارە و زێڕ و ئەوانەیەوە هەموو وڵاتەکەی تاڵان کرد و جێیشی عێراقی تووشی هەزیمەیەکی گەورە بوو کەوای لێ هات یعنی شیرازەی جێشی عێراقی بە تەواوی پسا هەر لەو سەر و بەندانەیە تەبەن ڕاپەڕینی
جنوبی عێراق دەستی پێکرد بڵێن باشوور و هۆڕەکان دەستی پێکرد دژی عێراق و دوا بە دوای ئەوە خۆڕ ئامادەکردنی هێزە سیاسیەکانی کوردستان ئەو کاتە بەرەی کوردستانی تەبەن دروست بوو بەرەی کوردستانیش بە سەرکردایەتی جەنابی کاک مەسعود دروست بوو دوای چەندین کۆبوونەوە لە قاسمەڕەش و لە ڕاژان لە بینی ئەم پارتی وێچێتی و هێزە سیاسیەکانی کە لە حیزبی شیوێی و سۆسیالیستوانە دروست بوو بەرەی کوردستانی دەورێکی کاریگەری بینی دوای ئەوە مەفاریز تەشکیل بوو مەپارێزەکانی تەشکیل بوو هێزە سیاسیەکان کە هاتنە ناو شار لە حدودەوە تەبەن هیم بوو لە حدودەوە عەرزی محەڕەمە بوو هیچ ئاوادانێکی تیان نەبوو ئێمە بە مەفرەزە چەندین جار لەگەڵ جەنابی کاک فازیل لەگەڵ برادرانە لەگەڵ کاگا کۆیە ئەوانی پێوەست بوو بە ناوچەی سلێمانی ناوچەکانی چوارتا و پێنج جوانانش هەر عینەن مەپارێزیانە کرد مەفرەزە هاتنە ناو شارەوە هەم بۆ تەنزیمات هەم ئەو نامانەی کە لە قیادەی پارتی و جەنابی کاک مەسعود و سەرکردایەتی پارتیەوە ئەو نامەش کە بۆ مستەشارەکان یان بۆ کەسایەتیەکان یان بۆ تەنزیماتی ناوشارە هات کە خۆڕێخستنەوە و ئامادە بن کە ڕووداوێک یان گۆڕانکاریەکە بێ لە عێراقا ئەوە بوو لە ڕاپەڕین وردە وردە سەری هەڵدا ڕاپەڕینی ساڵی 91 پێشتر ئامادەکاری بۆ کرابوو ئەوە نەبوو یانی هەر بە لە خۆڕا دروست بوو بێ هەم ئاگاداری ڕێخستنەکان هەو ئەو مەفرەزانەی کە سەر بەڕژێم بوون و ئەو مستەشارەکان بڵێن ئەوانە هەمووی ئاگادار کرابوون ئەو کەسایەتیانە کەسایەتی کۆمەڵایەتیەکان ئاگادار کرابوون کە ڕاپەڕی نەکرێ و ئامادەییتان هەبێ هەمووی نامەگۆڕینەوە لەگەڵ قیادەی سیاسیە و بەتابەتی جەنابی سەرۆک بۆ ئەوانە بە شەخسی هاتبووە سەرخەت و تەمەن لە دەواازەی ڕاپەڕین لە ڕانیە کە ڕاپەڕین دەستی پێکرد هێزەکانی تەبەن ئەوانەی کە ئام مەفرەزەی هین فەوجە خەفیفەکان و ئەوانەی چەکدارەکانی سەر بەڕژێم بوون لە یەکەم وێزگەی ڕاپەڕینە هاوکاری هێزی پێشمەرگە بوون هاوکاری بڵین ئەو مەفرەزە چەکدارانە بوون کە تەنزیماتی ناوشار بوون و بە هەموو لایەک بە هێزی پێشمەرگە بە تەنزیمات بە چەکدارەکانی ڕژێمەوە ئەو تەوقەیان شکان کە لە ڕانیەوە پێڵن دەواازەی ڕاپەڕین و لێوە ئاگری ڕاپەڕین پریشکی هاویش و هەموو ناوچەکانی گرتەوە لە سلێمانی و بە کەرکووکی دڵی کوردستانی شەوەکە ڕزگار کرا لە دەستی ڕژێم و سەرکەوتنێکی گەورە بوو لە مێژووە یعنی شتێکی وا نەکرا بوو کە هەم شارە گەورەکان و هەم کەرکووکی کە چۆنەڵێ بە شادەماری نەوت و ئابووری عێراق ئەژمارەکرا بکەوێتە دەست هێزی پێشمەرگە و بەرەی کوردستانی کە ئەو کاتە بەرەی کوردستانی دەستکەوتێکی لەوە بەقەدەر ڕاپەڕین گرنگ بوو کە هەموو هێز توانای هێزی پێشمەرگە و ئەوانە یعنی لە یەک بەرەیە کۆکرا بۆ کە پیانەوت بەری کوردستانی و سەرپەرشتیە کرا و خەڵک هەمووی کەس نەیەوت بیرمێ لە ڕاپەڕین پێشمەرگەیەکێتیان پارتیە هەموویان گوت بارەگای بەری کوردستانیە یعنی ئەوە دەورێکی باشیە بوو و ئەو ڕاپەڕینە بووە هۆی ئەوەی کە هەڵبژاردننی 92 بکرێ و سرە ڕای هەموو کەم و کوڕیەکان بەڵام حکوومەت دروست کرا حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان دام و دەزگاکان کرا هەم هەر چەندە بەرەی کوردستانی ئەزمونێکی کەمی هەبوو لە بەڕێوەبردنە لەبەرەوە دام و دەزگاکانی ڕژێم هەمووی لە کوردستان سەحبیان کرد بەڵام بە هیمەتی هەموو دڵسۆزان هەموو میلەتی کورد یعنی ئەو ئازادیە بەردەستە بوو لە ڕووی دەستکەوت و لە ڕووی ئەو شوێنانەی کە ئێستا وەکو حکوومەتێکی تیا تەشکیل بووە حکوومەتەکەش لە قانونی عێراقیە وەکو فیدراڵیە دیانی پیا دراوە لە قانونی عێراقیە یعنی دەستکەوتێکە ئەویش لە خۆر نەبووە لە خۆبردووی بووە لە سای خوێنی هەموو شەیدەکانەوە بووە تێکۆشەرانی هەموو حیزبەکان بووە و ئەو ڕێخستنە نەهێنیانە بووە لە ناو شارە
طبعا دوای دروستبوونی حکوومەت و تەشکیلاتی وەزارەتەکان وەزارەتی پێشمەرگە کە تەشکیل کرا وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگە کە لە شاخ هاتبوونە خوارەوە ئەوانە طبعا بە هاوبەشی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە وەزارەتەکان تەشکیل کرا من لەو تەشکیلە بوومە فەرماندەی سریە لە لەشکری یەکگرتووی کوردستان لە فەوجی 4 لیوای 21 پاشام بوومە بەرپرسی بڵێن زابڕەواتبیان پێوت کە دارایی و ئیدارەی فەوجەکەم گرتە ئاستۆ و دوای ئەوە ماوەیە کە بەردەوام بووین تەوەن من چوومە گومرگ دوای ئەوە تەوەن بەردەوامی ئەم چەند ساڵە ئێمە هەر بەردەوام بێدابڕان بڵێن هەم لە کاری تەنزیمی هەم لە کاتی کاری پێشمەرگاتی بەردەوام بووین حتا ئەو کاتەی ئێمە کۆمەڵەیەکمان دروست کرد بە ناوی کۆمەڵەی پێشمەرگەکانی گوڵان یاوە دەستگای گوڵان وە بۆ کۆکردنەوەی ئەو پێشمەرگانی کە لە شاخ بوون و ماندوو بوون و هەم بە خانەنشینکردنیان و هەم بەسەرکردنەوەیان و ماوەیەکی زۆر توانیمان هەموو ئەو پێشمەرگانە کۆ بکەینەوە و ناونوت بکرێن و خانەنشین بکرێن و هاوکاری بکرێن کە ڕۆژێ لە ڕۆژان لە خەباتی پێشمەرگایەتی یان لە ڕێخستنەنێنیەکانە دەوریان هەبووە و بۆ ئەوەی کە ماعیشەتی ماڵ و مناڵیان پێبەڕێ بەرن تەبەن لەو پێشمەرگانە زۆریان هەم لە دام و دەستگاکانی حکوومەت بە پلەی لە وەزارەتەکان بە پلە و پۆست و هەم لە بەهارێکەی بە نوعێک دامەزرا بوو کارێکی هەبوو هەندێکیش لەو پێشمەرگانە هەم لە ئۆرگانە حیزبیەکان مابوونەوە هەندێکیشان هەر لە ئۆرگانە سەربازیەکان مابوونەوە یعنی تەوزیع بوون بەسەر هەموو شوێنەکانە ئەوانەی کە بەنسبەت ئێمەوە تەوەن هەر کاری حیزبیمانە کرد کاری ڕێکخراوەیمانە کرد هەتا دەم فترەی ئەخیرەیە کە ئێمە ڕێکخراوەکەمان تەوەن ڕێکخراوی گۆڕیمان بە ڕێکخراوی تێکۆشەرانی گوڵان و مۆڵەتمان لە حکوومەت یاریەمی کوردستان وەزارەتی ناوخۆ بۆ وەرگرت ڕێکخراوی تێکۆشەرانی گوڵان بارگاکەی لە هەولێر بوو تاوان بەندە بەرپرسی ئەوەی سنووری سلێمانی بووی ئەو لەقەی ڕێکخراوەکە و ویستمان بەڕاستی خزمەتێکی ئامی ئەو تێکۆشەرانە بکەین بە تایبەتی ئەو پێشمەرگانەی کە تا ساڵی 91 دانە بڕابوون و لە پێشمەرگایەتی و ساڵی 91 لە شاقات بوونەوە و مەغدووریەتیان هەبوو و تووشی ئەنواع کێشەی هەم لە ڕووی داراییەوە هەم لە ڕووی تەندروستیەوە ویستمان هاوکاریان بکەین بەڵام بە بڕیارێک تەبەن ئێمە دەستگای ئێلولیشمان هەیە لە دەستگای باڵای ئێلول بە بڕیارێکی جەنابی سەرۆک هەردوو دەستگاکە هەم ڕێکخراوی تێکۆشەرانی گوڵان دەستگای باڵای ئێلول یەخرایە بوو بە یەک دەستگا بوو بە دەستگای باڵای ئێلول و گوڵان تەمەن من بۆ ئەو پۆستە دەسم لە کار کێشایەوە ئێستا جەنابی کاک دکتۆر جەمال بەرپرسی و دەستگایە و من پلەی بەرپرسیارەتی کارگێڕی لەقم وەرگر هەتا ئێستا کارگێڕی لقی چوارم لە لقی چوار بارگای لقی چوار داوامەکەم